نێزە چورکە خفتێکی گەورەی زۆرێکە لە خەڵکی زۆرێکی بێزار و بێتاقەت کردووە نوێژ و تاعەتیانی لێ قورس کردووە ئینشاءڵڵا لە دوای ئەم ڤیدۆ ئەو کێشەتە حلەوێ زانایان بەم شێوازە ئامۆژگاریان کردووی گوێڕایاڵیان بە ئینشاءڵڵا ئەم مێزە چورکەیە نابێتە کۆسپێکی گەورە لە بەردەم قوڵبوونی تاعەت و عیبادەتەکان پێش هەموو شتێ زانایان ئامۆژگاری ئەو جۆرە کەسانەیان کردووە کە ئەم کێشەیان هەیە فەرمیانە بڕۆن عیلاج وەربگرن ئێوە نەخۆشن ئینسانی نەخۆشیش نابێ هەر نەخۆشی نەگەی هەر ئاوا بێڵێتەوە کەواتە ئەبێ هەوڵ بدەی خۆت عیلاجکەی بە زووترین کات بەڵکو ئەم شتە کۆتایی پێ بێ خوای گەورە شفای خێر و بە ئەمە حاڵەکاتێکی طبیعی نییە لە هەموو ئینسانێ و نابێ خۆتی لێ غافڵکەی یعنی هیچ گوێی تێ نەدەی هەر ئاوا هەڕەمەکی نوێژ و تاعەت و عیبادەتی خۆت کەی چونکە خۆ دەزانی مێز کۆسپە لە بەرامبەر قوبوڵبوونی نوێژ و دەستنوێژ و یەکێک لەو سزایانی کە لە ناوی گۆڕە هەیە بۆ ئەوانەیە کە خۆیان لە مێز ناپارێزن بەڵام ئەگەر ئینشاءڵڵا تو ئەم ڕێگە شەرعی کە باسێکەین بەکارت هێنا گرتە بەربەم شێوازە نوێژ و دەستنوێژ گرت ئینشاءڵڵا هیچ تاوانبار ناوێت و حەزەکەم و باشی بزانی دڵنیایە بە ئەو کەسەی میزە چورکەت هەیە ئەگەر بەهۆی ئەوە چەندێ تووشی خفەت و بێزاری و دووبارەکردنەوە و واسواسی و قەلەقی ئەو شتانە بووی ئینشاءڵڵا خوای پەروەردگار بە لەحزە ئەجر و بۆنووسی ئەو خفتە زانی لە پای چیوە دروستەوێ لە پای دڵسۆزیتە بۆ نوێژ و تاعەتەکەت و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە فەرمودەی صحیحە فەرمێتی ئیماندار تووشی خفتیش ناوێ ئیلا خوا ئەجری بۆنووسی ئێستاش زۆر بە کورتی بێەوەی ئێستاش زۆر بە کورتی بێەوەی ئەم بابەتە لە خۆتی قورسکەی بزانە ئەو کەسانەی کە میزە چورکەیان هەیە سێ دەرەجەن دەرەجەی یەکەم جاری وایە باسی میزە چورکە لە کەسانێکە وەکارەکەی خودی خۆیانن خۆیان زۆر وردە بنەوە زۆر تەکلیف لە خۆیانەکەن خۆیان زۆر واسواسەکەن ئەچێتە سەر ئاو وەتێتە دەشتەوە دوای سەعاتێکیش هەستی خوارەوەیە کابزان قەترێکی لێبەر بۆتەوە لیبەر نەبووەوە هەست بە هیچ ناکە هیچ ئاسارێ نییە هەر لە خۆیان چێت نوێژ و دەستنوێژ دووبارە خاتوە ئەم تەکلیفە خوا داوای لێ نەکردووی بیرەکاتەوە تو بڵێ نوێژەکەم دەستنوێژەکەم خوا لێمی قبولکە ئەی قەترێ نەهاتێتە خوارەوە ئەی مادام نەهاتێتە خوارەوە هیچ ئاسارێکی نییە مەڕۆ دووبارەی مەکەرەوە ئەوە شوێنی وەسوسەی شەیطانەکەوی بارگرانی و بۆ دروستەکە بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم وازی لێ بێرە ئەبێ لەم حاڵەکاتەیە هەوڵ بدەیت زاڵبی بەسەر وەسوسەکەت بۆی کۆتایی پێ بێ دەرەجەی دووەم هەر کەسێک کاتی میزە چورکەکەی لەلا معلوم بێ بۆ نەبزانێت لە چ کاتێکە ئەو میزە چورکەی بۆ دروستەوێ کەسانێکەیە دڵنیان لەوەی هەر کاتێ بڕۆنە سەر ئاو ئترە زانن تووشی میزە چورکاتێن لە دوایەوەی کە قەزای حاجەی خۆیانەکەن دەدەقە شتێک ئاوا دانشن خۆیان بە یەکجاری لەو میزە ڕزگارەکەن ئەو ساتیانە دەشتەوە ئەم کەسانەی کە ئەتوانن کاتی میزە چورکەکە کۆنتڕۆڵ بکەن نوێژ و تاعەتەکانیان یان ئەخەنە پێش ئەوەی ئەو کاتە بێتە سەریان یان دوای ئەخەن بۆ دوای ئەو کاتەی کە ئەزانن تێیە میزە چورکەیان نییە ئاسانە ئاسانە ئینشاءڵڵا دەرەجەی سێم ئەمەیان جێی باسە و زۆرێک لە خەڵکی لەگەڵ میزە چورکەیە حاڵی بەم شێوەیە میزە چورکەکەی پچڕە و بەردەوام لەگەڵێتی ناتوانێت کاتەکەی کۆنتڕۆڵکە ئینشاءڵڵا ئێستا بۆتی ئاسانەکەین و بەم شێوازە نوێژی تاعەتی خۆتکە یەکەم شتێ ئەو کەسەی حاڵی وایە ئەبێ هەوڵ بدە شتێ بخاتە بەر ئەو قەترەقەترانەی کە بە بەردەوامی بۆی داوەزێ ئیتر شۆرتێک وێ لە پای بکا بە بەردەوامی یان بۆ نە پەڕۆیەک بێشتێک وێ بیوێسێ بەو جێگەیە یان بۆ نە سانتی لە ئافرەتانە بەکاری بێنن بۆ ئەوەی ئەو مێزە ئەوەنە بەملاو ئەولاوە بەری لاشە و بەری شەڕواڵ و ئەو شتانە نەکەوێت ئەگەر بۆت کرا بۆ هەموو نوێژێک بیگۆڕ ئەگەر قورس بوو لەسەرت نەتوانی هەوڵ بدە ڕۆژێ جارێ بەلانی کەم بیگۆڕە پاشان هەوڵ بدە پێش هەموو نوێژێ دەستنوێژ دووبارە بکەرەوە لە پێشە بڕۆ تارەتێکی جوان بگرە ئەو جێگەیە خاوێن کەرەوە و هەوڵ بدە پێشەوەی لەسەر ئاو دەرچی ئەم حرەکەیە زۆر چاکە هەنی ئاو بپرژێنە پێشی عەورەتت ئەمە هەنێ لە وەسوەسی و قەلەقیت نایاڵێ دوای ئەوەی لەسەر ئاو دەرچویت ڕاست بڕۆ دەستنوێژەکەت گرە لە بینی نوێژ و دەستنوێژەکەت با کاتێکی زۆر نەبێ یەکسەر دەست کە بە نوێژەکەت تەواو کرد تەماشا بکە لەو کاتێک کە لەسەر ئاو دەرەچی تارەتەکەتەگری حتا دەستنوێژەگری حتا وەکو نوێژەکەت هەمووی تەواوەکەی نابێ بە هیچ شێوازێ لا بکەیتەوە لەوەی ئایا قەترە هاتەتە خوارە یان نەهاتەتە خوارە ئەگەر 100% دڵنیابی لەوەی ئەوە لە عەورەتت قەتراکەوێتە خوارەوە نابێ نوێژەکەت بوڕی و دووبارەی مەکەڕەوە خوای گەورە داوای لێ نەکردووی بۆیە بارگرانی بۆ خۆت دروست مەکە تۆ نەخۆشی عوزرت هەیە خوای گەورە لە قورئانە فەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها خوای گەورە بارێک ناخاتە سەر شانی کەسانێک نەتوانن هەڵیگرن تۆش ئەوەی کە داوت لێ کراوە هەمووی جێبەجێ کردووە هەتاوەکو حاڵت لەگەڵ میزە چورکەکەیە بەم دەرەجە بێ بەم شێوازە بێ
بەم شێوەی کە باسمان کرد عیبادەتەکەت پێشکەش کە بۆ خی پەرۆردگار دڵنیا بە ئینشاءڵڵا خی پەرۆردگار لێتی قبوڵەکە چکە تۆ بۆ شێوازە ئەنجامداوە کە داوات لێکریاوە ئەوەندەی توانات بووە هەمووی خسەتە گڕ و هەر بۆ معلوماتان ئەوانەی کە میزە چورکەکەیان لە دەرەجەی سێمایە ئەگەر بۆ شێوە جوانی کە باسمان کرد دەستنوێژێکیان گرت دوای ئەوەی نوێژە فەرزەکەیان پێی کرد ئەتوانن چنێکیان پێ خۆشوێ نوێژی سونەتیشی پێوە بکەن زیکری پێ بخوێنن قورئانی پێ بخوێنن تەوافی پێ بکەن هەتا کاتی ئەم فەرزەکەی ترەتێ و دەستنوێژەکەیان دووباراکەنەوە لەم فەرزە بۆ ئەم فەرزەکەی تر چەنێ لەم بینە میزە چورکەیان بۆ دروست بێ تەسیر لە دەستنوێژەکەیان ناکا و دەستنوێژەکەیان بەتاڵ ناکاتەوە پێویست ناکات دەستنوێژ بۆ قورئان خوێندنیە بۆ نوێژێکی سونەت هەم دیسانم عملیە دووبارە بکەنەوە حتا هەندێک لە زانایانە فەرمون ئەگەر هاتوو کەسێک بەم شێوازە دەستنوێژی کرد و نوێژێکی فەرز هاتە ڕێ بەڵام ئەم کەسە جگە لە میزە چورکە هیچ تری بۆ دروست نەبووە دەستنوێژی بشکێنێ ئەفەرمون ئەتوانێ هەر بەو دەستنوێژە ئەم نوێژە فەرزەشی پێ بکات ئەگەر هاتوو مەجای نەبوو یان وەکو قورس بوو لەسەری ئەمە کار ئاسانیە وەرەگرن داواکارم لە خوای گەورە خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵکە و شیفای ئەو کەسانە بە کە بەدەستی ئەم کێشەیە ئەناڵێنن آمین وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم